ئەگەر تەنها بە چاوێکی وەرزشیەوە تەماشای مۆندیالی قەتەر بکەین، ڕوبەڕووبوونەوەی هەڵبژاردە زلهێزەکان و نمایشیە سێرەکانی تۆپی پێ دەبینین. بەڵام ئەگەر با دیدێکی فراوانترەوە لێ بڕوانین، دەبینین بابەتەکە زۆر لەوە گەورەترە کە لە 90 خولەکدا نمایش دەکرێت. ئەوەی ئێستا لە 8 یاریگاکەی قەتەر و لا دەرەوەی لا کێشە سەوزەکانی ئەو وڵاتەدا بەڕێوە دەچێت، کۆبوونەوەی نوێنەرانی هەر 6 کیشوەرەکەی گۆی زەویە کە خۆیان لە 5 یەکێتی کۆنفیدراڵی تۆپی پێدا دەبینەوە. بەگشتی لە هەموو قوشبنێکی جیهانەوە ڕویان لەو وڵاتە بچووکە محافیزکاری کەنداو کردووە. تاوەکوی ئێستا خوێندنەوەکان بۆ بەرێککەوتنی 32 هەڵبژاردەی بەشداربووی مۆندیالە، بێئاگالەوەی مۆندیال بۆ تا شانۆی پێکدادانی شارستانیەتیە جیاوازەکان. پێکدادانی شارستانەتیەکان یاخود ململانی شارستانەتیەکان ناوەڕۆکی کتێبێکی ساموێل هانتیکتۆنی نووسەری زانا و پرۆفیسۆری ئەمریکیە باس لەوە دەکات لە دوای جەنگی ساردەوە وڵاتانی جیهان شەڕی ئایدۆلۆژی و ئابووری ناکەن، بەڵکو جیاوازی دابوونەریت و کلتور دەبنا بزوێنەری سەرەکی ململانیەکانی نێوان وڵاتانی جیهان لە ساڵانی ئایندەدا، وەکو ئەوەی ئێستا لە مۆندیالدا دەیبینین. ئەگەرچی یەکێتی تۆپی پێی جیهان هەوڵدەدات هیچ بەرگێکی دەرەوەی تۆپی پێ و وەرزش نەکرێت بابەری مۆندیالدا، بەڵام زۆر بە سادەی ئەوەی ئێستا لە قەتەر دەگوزارێت پێکدادانی شارستانیەتیەکانە. نمونەی زەقی پێکدادانەکە لە پرسی پەلکەزێڕینەدا خۆی نمایش کردووە. بە جۆرێک لە جۆرەکان پرسی هەوادارانی پەلکەزێڕینە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکادا بۆ تا بابەتێکی جدی و هاوسۆزی بۆ دروست بووە. لێرەدا و لە مۆندیالی قەتەر شارستانیەتی ئیسلامی و کۆمەڵگە داخراوەکان ڕوبەڕووی هەر ڕیکلام و بانگەشە و خۆدەرخستنێکی گروپەکانی پەلکەزێڕینە دەبنەوە. دامەزراوەیەکی وەک فیفاش ناچار کرا هەڕەشە لەو هەڵبژاردە ئەوروپیانە بکات کە بەنیاز بوون شارەی کاپچنی پەلکەزێڕینە ببەستن و سزای بۆ ئامادەکردبوون. ئەمەیان تاوەکو ڕادەیەک بچووکترە لە گروپەکەی پەلکەزێڕینە. چەند هاندێرێکی هەڵبژاردەی تۆپی پێی ئینگلتەرا دەیانویست با جلوبەرگ و سیمبولی هەڵمەتەکانی سوارچاکی و پەرزگای سەدەکانی ڕابردووەوە بچنە نێو یاریگاکەی مۆندیالەوە. بەڵام ئەوەش ستۆپی پێکرا و پۆلیسی پارێزەری مۆندیال ڕێگەی نەدا. سوارچاکەکانی پەرزگا بەو گروپ و ڕێخستنە سەربازیانە دەگوتران کە لە سەدەکانی ناوڕاستدا بیرروباوەڕی ئاینی کریستیانیان دەپاراست و هەوڵیان دەدا بگەنەوە قودس. لەسەر ئەرزی واقع و فەڵەستین نە لە وەرزش و نە لە سیاسەت و نە لە دیپلۆماسیەتی نێودەوڵەتیدا بوونی بەهێزی نییە و لە هەموو ڕووەکانەوە لاوازە. بەڵام لە مۆندیالی قەتەر کراوەتە سیمبولی بەرگریکردن. ناوبەناو شاری کاپچنی و ئاڵای فەڵەستین لە دەرەوە و ناوی یاریگاکە دەبینرێت. نمونەیەکی دیکەی پێکدادانی شارستانیەتەکان خۆی لە بایکۆت و بێزارکردن و ڕەتکردنەوەی بوونی کەناڵی ڕاگەیاندنی ئیسرائیلی و پەیامنێرەکانیدا دەبینێتەوە. زۆر گرتەی ڤیدیۆیی و بابەتی نێو سۆسیال میدیا دەبینین کە هاندەرانی هەڵبژاردە موسڵمان و عەرەبیەکان و خودی قەتەریەکانیش نایەنەوێت بە 1 و 6 قسە بۆ میدیای ئیسرائیلی بکەن.